چه كان وعندي ڕۆژهاتووین داوامان لیانە کە دەرکەمان لێ بکەنەوە هەم لە ئەنجومەنی وەزیران هەم لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئینشەڵا بە دوواداچوونێکی جدیترمان بۆ بکەن لەبەرەوەی 24 ڕۆڵەی تری هەرێمی کوردستان ماوە تا ئێستا 24 ڕۆڵەی تری هەرێمی کوردستان ماوە دەمانەوێت چ بە هەبوون چ بە نەبوون سۆراخێکمان بۆ بکەن بەڕاستی هیچ کە لە چاوەڕوانیدا نەبین شەو و ڕۆژ لەیل و نەهار ئێمە تەلەفۆنەکانمان لە سەخەتە بەم ڕەمەزانە بەو نەهامەتیانی ئاگامان لەوەیە کە هەواڵێکی دڵخۆشکەرمان بۆ بێ بەڕاستی ئەوەش بەچێ دەکرێت بە منی هاوڵاتی ناکرێت لەبەرەوەی یۆنان فیزە ناداتە من تورکیا نییە چەند لە 3 مانگونیوە ئێمە حوڵە دەین لەگە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەسەر خەتین ینی لەگەر زۆر خەڵک لەسەر خەتین دەمانەوێت فیزەیەک بۆ سیان لە کەسوکاری بێسەر و شوێنبووان وەربگرین تا ئێستا هیچ جوابێشە ڕسمیان نەداوەتینەوە دەڵێن نییە و ناکرێت ینی دەمانەوێت لێرەوە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەجددیتر بێتە سەرخەت لەو کەیسە نیە ینی ئەو کەیسە هیچ کە بەولا بۆلادان نەبردرێت. داواکاری ئێمە ئەوەیە هاتوونێن داوا لە سەرۆکی حکومەت دەکەین لە سەرۆکی حکومەت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی کوردستان لە حکومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم نەبێت لە هێناوی ئەم تەرمانە بۆمان بدۆشتەوە بێنێتەوە ئینا ئەمە داواکاریمان چێ خۆ داواکاری پارەمانە داواکاری تەقاوتیمانە داواکاری پۆست و پایەمان نێبمانێت لە باتیەوە کە ماڵەکەمان تێشەوە بەس داواکاریمان چییە تەرمی مناڵەکانەوە بێتەوە کەیترنەوە چاوەڕوانیان نەبین بەڕاستی ئەمە خوشکێک و کوڕێکی لەگەڵایە 5 ساڵە کشێکی 4 ساڵە ئێمە گوستیانمان لێ ڕۆیشتووە دائیم لە چاوەڕوانیین لە بێتاقەتیین نەخۆ دیارە هەموو کەسەر بێ بمری ئێمەشە بمرین بەڵام هاتنەوەیان ئیتر دڵمەتمەعی نەبین ئیتر ئەوە لە چاوەڕوانیان نامێنینەوە. داواکاری دەکەی ئەگەر خنکابی داوای جەنازەکەی دەکەی لۆمان بگەڕێن داوای لە حکوومەتی یۆنام کا بگەڕێتن ئەمە داواکاری ئەوەندە دەکەین داوایەک هیچ کە ناکەین ئەگەر ماشە لەوێ گیرایە بیدۆزیتەوە لۆمان بینتەوە ئەو لا دوو داوای داواکاریمانێ بە زیندی و بە مردیاتی مردبی خوا عەفویکە ماش بێ ئەوە لەوەی خۆشتر نێبێتەوە کا قیچ کردیتی بە تەواوەتی ناکە سەداوای لە حکوومەتی یۆنام کابرێ ئەو هاوڵاتی هەرێمی کوردستانە خۆ ئەغڤانیەک نییە هیندیەک نییە کووردە کورد هەمووی کووردە یەک عەرەبی تێدا نییە لە منداری بگرە لە گەوری بگرە هەمووی کووردە. چه كان وعندي